خۆمان پێڵین مەزاد شتێکی وای پێڵێن لە لای خۆمان رسول الله صلى الله عليه وسلم قەدەغێ و جۆرە کڕین و فرۆش نەیکردووە لە ابن عمەرەوە هاتووە فەرمێ نەها رسول الله صلى الله عليه وسلم عن بيع النجش کاڵایەک دیاریەکەن بۆ نمونە خانوویەک سارەیەک هەر شتێک بێ ئاوا دیاریەکەن کۆمەڵی خەڵک لە چواردەوری کۆ بێتەوە ئەڵێ ئەو شتە فرۆشم بڵین بە دەفتەرێ لەولایەکی کاڵێ ناشیوێ بیکڕێ بەس بۆی خەڵک بترسێنێ سعری زیاتر بە ئەڵێ من بە دەفتەر و دامە یەکێکە لەولا ئاڵم بە دەفتەر و بیستەمێکی کاڵە من لەولا بە دەفتەر و سیەمە ئەمانە هیچیان نەیانویستۆ بیکڕن تا ئاخیری داماوەیە ئەڵێ کورە تا ئەمانە نەیانکرێ با من بیکڕم کاکەوە بە دەفتەر و پەنجا بۆ من ئیتر ئەوە قۆڵیە بڕێ ئەو قۆڵیە بڕێ بۆ خۆی پەنجا وەرەقە زیاترە لە کاتێکا شتەکە خۆی بای دەفتەرێک ئەو جۆرە کڕین و فرۆشتنە حەرامە کە مزایدەی پێڵێن بەڵام بە مەبەستی کڕینە جا لێرە فەرمێ وهو أن يزيد الرجل في السلعة وليس من حاجته بریتە لەوەی کە کەسێک هەر لە خۆیەوە نرخی کاڵایە زیاد بکا بێەوەی بیشی کڕێ بێەوەی پارەی پێ بە بەس مەبەستی ئەوە بێ یەکێکی تر هەڵخەڵەتێ نەپێی